بۆ قسەکردنی زیاتر لە بارەی سەردانی وەزیری وزەی تورکیاەوەها وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەولێر دیدار و کۆبنەوەیان لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز هۆشیار سیوەلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستانمان کردەوە. بەڕێز هۆشیار سیوەلی بەخێر بێن. سوپاس بە ئامادەبوونتان. سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەولێر لە ڕووی سیاسی و پەیوەندیەکانی دەرەوە چیەکەیەنێت؟ بێگومان وەکومان دەزانین تورکیا وڵاتێکی گرنگە، وڵاتێکی دراوسەی گرنگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و هەر لە ساڵ 1990ەوە کە پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا دروست بووە. ئەو پەیوەندیە بە قۆناغی جیاوازا تێپەڕیوە، بەڵام دائیمە بەرەو باشتر چووە و ئێستاش دیسانە ئەو پەیوەندیانە کە هەیە و پێگەی تورکیا بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق لە هەموو کاتێکی تر گرنگترە و هەر وەکو هەردوو وەزیریش ئەمڕۆ ئاماژیان پێدا هەردووچیان یا وڵاتەکان هەوڵەدەن لە ئایندا پەرە ئەو پەیوەندیانە بدەن، بە تایبەتی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنی و لە ڕووی وزەوە وەکو وەزیری وزەی تورکیا ئەمڕۆ ئاماژەی پێدا. هۆکاری گرنگی ئەم پەیوەندیانە بۆ چیە گەڕێتەوە؟ بۆچی هەرێمی کوردستان بەلای تورکیاوە گرنگە؟ سەقامگیری عێراق بەگشتی بۆ تورکیا گرنگە و هەمووشمان دەزانین و بە تەجروبەش ئیسپات بووە عێراق ناتوانێت سەقامگیری بخۆیەوە ببینە ئەگەر هەرێمی کوردستان سەقامگیر نەبێت. ئەمە لەلایەکی تر لە ڕووی ئاسایشەوە بێگومان تورکیا هەرێمی کوردستان و عێراق بۆ ئاسایشی تورکیا گرنگە و لە ڕوویەکی ترەوە وەکومان دەزانین هەرێمی کوردستان خاوەن سەرچاوی وزەیەکی زۆرە، بە تایبەتی نەوت و غاز کە تورکیا دەتوانێت سوودی لێوەربگیرە بۆ پێویستە ئابوووریەکانی. لەبەرەوە لە زۆر ڕووەوە لە زۆر لاوە هەرێمی کوردستان بۆ تورکیا گرنگ بووە، وەکو دیسانەوە هەردوو وەزیر ئەمڕۆ ئاماژیان پێدا ئەو پەیوەندیانە لە ئایندا لەبەر ئەوەی کە گرنگن لەبەرەوەی هەرێمی کوردستان گرنگە ئەو پەیوەندیانە لە ئایندا زیاتر پەرەیان پێدرێ و باشتر بەرەو پێشەوە چوون. بەڵێ بۆچی هاکان فیدان بەبێ سەردانی هەرێمی کوردستان کۆتایی بە سەردانەکەی بۆ عێراق نەهێنا؟ ئەمە چی گەیەنێت؟ بۆیانی ئەوە نەبوو تەنها بێتە عێراق و گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق بکات و بگەڕێتەوە هەتا هەرێمی کوردستانیش؟ هەروەکو ئەمڕۆ خۆی باسی کردێن هەرێمی کوردستان لە ناڕەحەتترین دۆخی عێراقا هەرێمێکی سەقامگیر بووە، شوێنێکی سەقامگیر بووە. ئەمە گرنگە بۆ تورکیا و لە هەمان کاتە لەبیرمان نەچێ هەرێمی کوردستان دەواازەیە بۆ هەموو عێراق و تورکیا دەواازەیە بۆ دەواازەی ئەوروپا توانم بڵم بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانش، بەڵام هەرێمی کوردستان دەواازەیە بۆ هەموو عێراق. بازرگانی و هاتوچۆیەکی بازرگانی گەورە لە هەرێمی کوردستان و لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە بێکمان وەکو زانین بۆ عێراق دەچێت کە وەکو مەزەندە دەکرێت ساڵانە 24 میلیارد دۆلار زیاترە. ئەمە ئەوە لە لایش ترەوە زۆر گرنگە کە بزانین بێژگە لە وزە بێژگە لە نەوت و غاز ئەمڕۆ پەیوەندی ئایندەی عێراق و تورکیا ئاو داگەڕێژێ. مەسەلەی ئاو بۆ عێراق مەسەلەیەکی ژیاریە، مەسەلەیەکی زۆر گرنگە و ئەو کلیلەش لە دەستی تورکیایە. لەبەرەوەی لەو باسانەی کە ئەمڕۆ تایبەتی لە عێراق ڕەنگە کەمتر ئەو مەسەلەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبێت لە گفتوگۆکانە لە عێراق لەگەڵ گەورە بەرپرسانی عێراق مەسەلەی ئاو بابەتێکی زۆر گرنگ بووە کە عێراق داوای کردووە ئاوی زیاتر بۆ عێراق بەربداتەوە، چونکە ئەگەر سیر بکەین ببینین ئەو راپۆرتانی کە بڵاوە بێتەوە دەربارەی واقعی ئاوی و واقعی کەش و هەوا لە عێراق ئەمڕۆ مەترسیدارن، هەڕەشەیەکی گەورە لەسەر عێراقا لە ڕووی وشکبوونی ناوچە کشت و کاڵەکان، لە ڕووی کەمبوونەوەی ئاو لە دجل و فرات و حتا مەزەندە دەکرێت ئەگەر بەم شێوەیە بڕوا لە ئایندەیەکی نزیکا ڕەنگە دجل و فرات بە تایبەتی ئاوی کەمی تیامێنێ یاخود دەرئاوی تیانەمێنێ. چارەسەرەکە لەکوێیە؟ چارەسەرەکە لە تورکیایە. لەبەرەوە بەڕاستی زۆر گرنگە ئێستا ئەتوانم بڵێم کلیلی چارەسەری ئایندەی ئابووری و ئاوی عێراق لای تورکیایە. لە تورکیاش ئەوەنە بەدایە بە زۆر گرنگ نییە مەسەلەی نەوت وەکو بەڕاستی وەکو باز دەکرێت. ڕاستە هەوڵەتدا کە بە تایبەتی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە دەست پێ بکات، بەڵام چاوەڕێ ئەکات هەندێک گوشاری قسە سەر عێراق. عێراقیش لە ئەنجامە من بە ڕای شەخسی خۆم وای بۆ ئەچم کە ناچارە زۆربەی هەرە زۆری داخوازی و داواکاریەکانی تورکیا جێبەجێ بکات. یەکێک لەوانە دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتە لە هەرێمی کوردستان. ئەی چی سەبارەت بە پەکەکە پێت وایە تورکی عێراق بتوانێت پرسی پەکەکە بەخواستی تورکیا بۆ شوێی تورکیا داوایەکە چارەسەر بکە؟ وەکو جەنابی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ دیسانەوە لە پرێس کۆنفرانسەکە ئاماژەی پێدا بەڕاستی ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت هەوڵەدا و نایەڵێت
هەرێمی کوردستان بە تایبەتی بێتە بنکەیەک بۆ هەر لاولایەنێک پەکەکە بێ لایانی تر بێت کە هەڕەشە لە ئاسایشی دراوسەکانمان بکاوە بجددیش تا ئێستا هەوڵدراوە بۆ هەوڵ جەدرێت بەڵام ڕەنگە لە ناوچەیەکی وەکو شەنگال بەرپرسیارەتەکە زیاتر لە ئەستۆی حکوومەتی عێراق بێ هەندێک لەسەر ئەستۆی هەرێمی کوردستانە کە مەسەلەی شەنگال بە لای تورکیاوە زۆر گرنگە گرنگی بایەخێک یەکجار زۆری پێدەن لە ڕووی ئاسایشەوە لەبەرەوە زیاتر بەرپرسیارەتەکە لە ئەستۆی حکوومەتی فدرالیە و وەکو خۆشیان باسییان کرد ئەو بابەتیان لەگەڵ سەرۆکوەزیران و لەگەڵ بەرپرسەکانی تری عێراقی باس کردووە. بەڵێ هاکان فیدان ئەمڕۆ لە کۆنگرا ڕۆژنامەنووسەکەی لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی وتی هەولێر هەموو کات ئارامە ئەمە لەسەر زاری وەزیری دەرەوەی وڵاتێکی وەکو تورکیا چ مانایەک بۆ هەرێمی کوردستان هەڵەگرێت؟ زەنی هەموو کاتێک گرنگە ئەوە بەڕاستی ئەو پەیامە ئەو تێڕوانینە ئەو خوێندنەوەیە بۆ دۆخی هەرێمی کوردستان هەموو کاتێک گرنگە بەتایبەتی لە وڵاتێکی وەکو تورکیاش و بەتایبەتی لە دۆخێکی ئەمڕۆ کە گوشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستانی هەیە و ڕەنگە لێکدانەوەی جیاواز بە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکرێت. تورکیا گرنگە چونکە تورکیا ڕەنگە تورکیای 6 مانگ لەمە پێشیش نەبێت. تورکیا ئێستا بە شێوەیەکی بە قەبارەیەکی گەورە داخڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتەوە ئەمە ئەگەر سەرنج بدەین لە ماوەی ڕابردووە کێشەکانی لەگەڵ سعودیە چارەسەر کردووە لەگەڵ میسر چارەسەر کردووە لەگەڵ ئیسرائیل چارەسەر کردووە لەگەڵ ئیمارات چارەسەر کردووە و سەردانی داهاتووی سەرۆک کۆماری تورکیاش بێجگەلەوەی کە مەسەلەی وزە و مەسەلەی ئاسایش و مەساعدی تر بازەکرێت دیسانەوە بەشێکە لەو هەوڵانەی تورکیا بۆ خۆنزیکردنەوەی لە دەوڵەتانی ناوچە بۆەوەی لە ئایندای تورکیا بتوانێت ڕۆڵێکی گەورەتر و کاریگەرتر ببینێت. ئەمە ڕێباگداشترە زۆر گرنگەوە شمالی بێت نەچێت ڕژێمی ئێستا بڵێن حکوومەتی ئێستای تورکیا حکوومەتی سەقامگیرە چونکە تازە هەڵبژاردن کراوە بۆ ماوەی 5 ساڵی تر سەرۆکۆمار لە جێیارەوە تا ڕادێکی زۆر سەقامگیرێکی سیاسی لە تورکیایە کە دەوڵەتان ئەتوانن مامەڵی لەگەڵا بکەن. بەڵێ دەوترێت ئەم سەردانەی هاکان فیدان بەشێکی زۆری پێیوەستە بە ئامادەسازی بۆ سەردانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ عێراق پێتان وایە لەو سەردانەشدا بێتە هەرێمی کوردستان؟ تا ئێستا هیچ نەمبیستۆ بەڕاستی سەرۆک کۆماری تورکیا بێتە هەرێمی کوردستان بەڵام هیچ بە دووری نازانم چونکە وەکو وەزیری خارجی و دەرەوە وەکو وەزیری وزە هاتن لەبەر گرنگی و پێگەی هەرێمی کوردستان هاتوون بێگومان بەڵام هەمان تێڕوانین لایەن سەرۆکی تورکیاوە هەیە بۆ هەرێمی کوردستان ئێمە نازانین ئەو سەردانە کەی ئەدرێ و کەی ئەنجامەدرێ بەڵام ئەزانم سەردانێکی گرنگە بێت چونکە بەشێک لەو کێشانەی تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە بە تایبەتی پرسی وزە و پرسی ئاو پێش هاتنی سەرۆکۆمار کە عورفی دوبلەماسی بەو شێوەیە پێش هاتنی سەرۆکۆمار بەشێکی زۆری ئەو کێشانە چارەسەر کرابن و ڕەنگە سەرۆکۆمار بێتە ئێرە بۆ ئەنجامدانی هەندێک ڕێکەوتن لەو بارەیەوە بەڵام دیسانەوە من ئەنی تەکید لە جەخت لەسەر ئەو خاڵاکەمەوە کە مەسەلەی ئاو مەسلەیەکی گرنگ عێراق تەبعاً زۆر باسی ناکە عێراق زۆر دەری ناڕێت بەڵام مەسلەیەکی زۆر گرنگە بە نسبەتی عێراقەوە و ڕەنگە لە مەسلەی نەو زۆر گرنگتر بێت. خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی کە بەتایبەتی لە مەسلەی بواری نەوت کە تا ئێستا بۆتە هۆی کۆست هەردوولا نەگەرن ئەنجام مەسلەی سعدی بڵێن نرخی بەرمیلێ نەوتە کە عێراقیدا بە تورکیا بەهۆی ئەو بۆریەوە کە لە عێراقەوە ئەچێت بۆ تورکیا تەمان نرخەکە زۆر کەمە ڕێکەوتنامەکە ساڵی 1970 کرا ڕاستە 2010 هەموار کراوەتەوە بەڵام هێشتا ئەو نرخە نییە کە تورکیا ئەوێت ڕەنگە هێشتا ئەو نرخە نییە کە وەختی خۆی هەرێمی کوردستان ئیدا بە تورکیا لەبەر بازانست بە پێ ڕێکەوتنامەکە پاوانی دۆلاری 12 سنتە ئێستا تورکیا داواکە بۆی بکە بە 7 دلار جگە لەوەش داواکە نرخی نەوتی بە نرخێکی هەرزاتر پێ بفرۆشێ بە هەمان شێوەی کەیدا بە ئوردون و ڕەنگە بە لوبنانیش ناچارە لە دواییدا عێراق بەشێکی زۆری ئەو داخوازیانەی تورکیا جێبەجێ بکە و نەوتی هەرێمی کوردستان دیسانەوە هەناردێ بکرێتەوە وەکو جارە. بەڵێ هەرێمی کوردستان لە چاو وڵاتەکانی دراستەی هەرێمێکی بچووکە بەڵام پێتان وانێ بۆ بچووکی خۆی بە هۆی دیبلۆماسیەتی سەرۆکوەزیرانەوە سەقامگیری هەرێمی کوردستان دەبێتە سەقامگیری ئابووری سیاسی ئەمنی تورکیا و عێراقیش بێگومان ینی دائیمە بەڕاستی من زۆر جار لە شاندە ئەمریکیەکانم بیستوە یان ئەگەر ئێمە بە دوای عێراقێکی سەقامگیرە ئاگەڕین یا ئەمانوی عێراقێکی سەقامگیردا مەزرین لە ڕووی سیاسی و ئابووریشەوە ئاسایشەوە
بەڵام ئەو سەقامگیرە ناتر جێگەر هەرمی کوردستان سەقامگیر نەبێت لەبەرەوە گرنگیەکی زۆر بە سەقامگیری هەرمی کوردستان دەدەن سەقامگیری هەرمی کوردستان دیسانەوە کاریگەری ئیجابی لەسەر ئاسایشی وڵاتێکی وەکو تورکیا هەیە بێگومان وەکو باسم کرد لەسەر عراقەیە لەبەرەوە هەرێمەکە ڕاستە لە چاو قەبارە و لە چاو ژمارەی دانیشتوان بچووکە بەڵام لە ڕووی ژیۆپۆلیتیکەوە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی پێگەیەکی باشی هەیە کە تا ئێستا توانیمەنە سوود لەو پێگەیە وەربگرین و من هیچ گومانم نییە لە ئایندەشا و لەمە دوای ئەو شێوەیە بەردەوام بێت. بەڵێ هەرێمی کوردستان و تورکیا چۆن نەتوانن زیاتر پەرە بە پەیوەندیەکانی نێوانیان بن بەرەو پێشتر و پێشتری بەرن. بەڕاستی وەکو باس کرایانی بەسەری وزە یەکێکە لە خاڵە هەر گرنگەکان دیسانەوە کە وەزیری وزەی تورکیا باسی کرد لە ئایندا بەتەمان کۆمەڵی پرۆژەی تر لە بواری وزە ئەنجام بدەن. تەمان تەنها مەسەلەی نەهەردانەکردنی نەود نییە بەڕاستی مەسەلەی غازیش ئەمە هەمومان دەزانین کە هەرێمی کوردستان پۆتەنشیەڵێکی باشی هەیە لە ڕووی غازەوە کە لە ئایندا سوودی لێوەربژیرێت کە تورکیا پێویستی بە غازە ڕاستە تورکیا ئێستا خۆی لە دەریای ڕەش خەریکی گەڕان و دەرهێنانی غازە تا ڕادەیەک توانیوێتی پێشکەوتن بەدی بهێنێ بەڵام لە ئەنجام لە کۆتاییە پێویستی بە غازی عێراق و غازی هەرێمی کوردستانە بێت من وایە بینم کە وردەوردە تورکیا ڕەنگە زیاتر بەرەو ئەمریکا و بەرەو ئیسرائیل بڕاوە ڕەنگە کەم وردەوردە خۆی لە رووسیا دوورخاتەوە ئەو نزیکەی کە ئێستا هەیە لە ئایندا باسەکەم تامان ئەو نزیکە نەمێنێت چونکە ئێستا بەشێکی زۆری نەوتی غازی تورکیا لە رووسیاوە دێ لە ئازەربایجان و لە رووسیاوە دێ بەڵام بۆ ئەوی بەدیلێک بۆ دروستکار ڕەنگە بە دوای عێراق و بە دوای هەرێمی کوردستانە بگەڕێ بۆ ئەوەی ئەو اعتیمادە سەرێکی لەسەر وەکما رووسیا و ئێرانیش بێگومان بە هەمان شێوە غاز لە ئێران و هاورداکە لەبەرەوە هەرچەند دەروی ئاسایشەوە باسم کرد بێگومان هەرێمی کوردستان پێگەیشتی گرنگی هەیە کە ناسەقامگیری لە هەرێمی کوردستان معنە ناسەقامگیری لە تورکیا. بەڕێز هۆشیار سیوەلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بوویت سوپاس بۆ کاتتان. سپاس.